بەدەستی خۆت کە جامت خستە سەر لێوت غەشیمانە ئەگە ژاریشی بوو بین وە شەخەتای خۆت بیزانە ئەوە چیت بیرەخاتەوە شعری پێوتی کاگنە شووان بۆچی لە زیندانە هات بەلام ئەو شعرەی پێوتم مشت واز لە من بێنە خوا بکەم چارە نووسیەوە بەرەو خەتەرینە ڕوا با من لە زیندانە ئەوە زین چیم بیرەخاتەوە من باسی نووسینەکەی خۆتەکەم باش تا چەند ڕاستە ڕاست نییە خۆت و خوا و کاگنە شیران چکاڵی هەر و دوانە مابوون و کاگنە شوان شیرێ بوون حرەسەکانیشمان ماون ئەخر ئەوان لە ژوورە نەبوون قینا لە ژوورەوە بەڵام ئاگایان لێتی کاگنە شوان هاتووە 11 حرەز بوون یەک و دوو نەبوون ئاگیان لە هاتنەکە بەزاگان لە قسەکان نازانم لە دەرگاوە گوێیان گرت بێ بۆیم دەڵم خۆت و خوا و کاگنە شیران کە وەفاتی کردو خوا لێی خۆش بێت خوا لێی خۆش کاک بەختیار کاگنە شیران لەو دانیشتنایە حەسەب نووسینەکەی بەڕێزت ئەڵێت وەرە با مامجەلات دەرپەڕێنی ئەیکەین بە وتەبێژ لە دەرەوە تۆ نەتکرد ئەمە زای چین بیرەخاتەوە تۆ لەو کاتەیە کە لە زیندانی فەرقیە لە دەرەوە نیت لەسەر ئاڵای شۆڕش زیندانی کراویت لە زیندانە یەن ئۆفەرێکی ئاوا گەورە خەنە بەردەست ئەلێ شۆڕشێ بێت بەهی تۆ و کاک فەریدون و کاک نەوشیروان کە خۆی بۆت باسەکە مامجەلالیش نامێنێ ئەوە مووقیفی تۆ بۆ بەرامبەر مامجەلال لە پێش نەوەتەکانەوە بەڵام لە 2024 نەوەکانی مامجەلال چیان بەرامبەر کردی باشە ینی هەرچەند خۆی ئەم جۆرە هەردووکی تێکەڵکەین ئەم جۆرە پرسیارانە زۆر خستیارە بەڵام ئەوەی کە پێویست بێ ڕوونی یەکەمەوە یەکەم با لەوەی کاگنەشتوانە دەست پێ بکەین کاگنەشتوان دەمێن بوو لەگەڵ مامجەلال ناکۆچی هەبوو دواییش جیابوونەوەی گۆڕاندەری خستکە ناکۆچەکان ڕەگوڕیشی هەیە من جارێکیان لە 1994 لە بەغدا بووین ئەم جەنابی دکتۆر لەتیف لەوێ بوو جەنابی دکتۆر فواد معسووم لەوێ بوو من لەوێ بووم مامجەلال بوو من پرسیارێکم لێ کردوتم مام لەکەیەوە کێشت لەگەڵ مامجەلال لەگەڵ کاگنەشتوان هەبووە ینی لەکەیەوە هەستت پێ کرد وتی لە 1994ەوە نقطەیەکی ڕەشم لەسەردانا وتم بۆ وتی چونکە ئەو بە هەموو شێوەیەکە ویست لەگەڵ سەدام ڕێکەوین منیش ئەموت سەدام هیچ نادا وتی تێکچوونی هەواڵاتەکەش بە من نەزانێ بە من نەزانێ ئەنجا با بێم بۆ سەر هاتنەکەی بەنسبەت منەوە نامەتەوەقع بوو بەڕاستی زستانێکی سەخت بوو 86 بۆ ڕێبەندان بوو بەفرێکی هیچگار زۆرباری بوو کاتە ژوورەوە ئاوا دەستی پێکرد بە شعرەکەەوە دەستی پێکرد شعرەکەی حەمە ساڵح دیلان یاهی ئەحمە هەردی بەڵێ بۆ بوورە دوایی وتی خوا تۆ سالار بگرێ دەمێک بوو مامجەلالم دەرە پەڕان ئێوە نەتانهێشت جاوتم کارێکی باشمان کردووە خراپمان کردووە ینی هەمیشە من وتومە خراپە لەگەڵ کە مامجەلال نێوانتان تێک بچێت و هەمیشە بە مامجەلالشمان واوتووە ئەگەر مۆزوعەکە من ئێستا لە زیندانم من لەوە پەشیمان نیم کە نەبووم بەمایی بینی تێکچوونی بینی هەردووکتان و شانازیشی پێوەکەم دوای هاتە سەر ئەوەی کە وتی ئێستاش نەچوە بچێ تۆ مەلا بەختیاری من قسەگەوەکە خۆی جەرمەوە ناوی چەند کەسێکی هەنا کە تازە هاتبوونە دەرەوە بوون بە سەرکردایەتی وتی ئەوانە ئێستا مەکتبی سیاسی و سەرکردایەتی و ناوەندی کۆمەڵەن ئەیان نێرین بۆ ئیشێک سیاریان نەدەینێ جیهازیان نەدەینێ پاریان نەدەینێ چەکیان نەدەینێ دێنەوە کارەکەیان نەکردووە تۆمان ئەنات سیارەمان نەبوو چەکمان نەبوو جیهازمان نەبوو پارەمان نەبوو ئەڕۆشتی کارەکە شەڕی گەورەش بوو ئەت کرد و هاتی تۆ بە سەرکەوتویی ئێوتی ئەمە بۆ لە دەست ئەدەی تۆ ئەم ڕەگەت هەیە لە ناویچیتی وتم چی بکەم وتی ئەوە وەرەقم داناوە قەڵەمم داناوە بنووسە کە بە یەکەوە بین من و تۆ فەریدون بە یەکەوە بین ئەچینە ژوورە بارێگەکەی من لە دوای 24 سعات کۆبوونەوەیەکەکەم تۆ ئەبی بە مەسئولی مەکتەبی عەسکەری وەکو هیچ ڕووی نەدا بێ وایە بەرقێکیش بۆ مامجەلالەکەی نەڵێن لە دەروی وڵات وتە بێژ بمێنەرەوە فلان و فلانیش پێیان نەڵێن دانیشتن جارێ ناو ناهێنم باشە کاکشوان من کە لە زیندان نەبووم ئەمەم نەکردووە لە زیندان ئەمە چۆنێکم ئەمە زۆر خراپە ئەم دوایی من بیستمەوە لە ڕێگەی خەڵکی ترەوە بیستمەوە کە مامجەلال بەمەی زانیوە نەک بەوەی کەم کاکشوان چی بە من وتووە بەوەی زانیوە کە ئەیانوێ وا بکەن لە دەروی وڵات بمێنێتەوە لە تاران بۆ هاتەوە لە هەرزنا لە دێ هەرزنا چاوی بە کاکدەشتوان و کاک فەریدونەوە بەرەدەرانە کەوتووە مشکلەی چارەسەر کرد مامجەلال زۆر زیرەک بوو بە چارەسەرکردنی مشکلەکان سفەتێکی مامجەلالەوە بوو کە بیویستایە
گەورەترین مشکلی بچووکە کردەوە چارەسەریە کرد بەڵام سفەتی هەندێک لە مەسئولانەوەیانە مشکلی بچوو گەورەیەکەن باش بەڵێ ئەمە حەقیقەتەکە بوو بەڕاستی و تەبعاً ئەو وەڵامەی من 3 ساڵ و نیو زندان لەسرم کەوت کاک وەختار چکە من ڕەتم کردو بە ئێستاوە بەڵێ باشە چکە خۆشت من بەڕاستی ئێستاوە بەدیقەتەوە جۆم لە جەنابەت باشە بەنسبەت ئێستا باسیەکەی ڤیدۆت هەیە کە خۆت قساکەی ئەڵێ کوڕەکانی مام جەلال نازانم چین بۆ باوشیان کردووە چین بۆی چێتی کردووە دیارە مەبەست لەم شتانەیە جا با پێ بڵم لەو ڕۆژانە من بەردەوام سەرێک لە کاک ملازم عومەری هاوڕێی دێرینە مندەم بەردەوام سەری لێدەم خورمای خانەقینیشم بۆ بێ بۆیە لێرە بوو باسی ئەو مەوزعی هاتنە سەر چاودێری کرد ئەو وتی بزانە فەرقی ئەمانە و مام جەلال چییە وتم وێرە وتی کە تۆ گیرایی وتی من بەرقەیەکم بۆ کردن وتم جاش لێەوە پێوترە سیارەکە و پێشمەرگەکە و چەک و شتەکانم بۆ مام جەلال نرد وتی بەنامەیەکەوە بۆی نردمەوە هەمووی وتی سیارەکەی نردەوە پێشمەرگەکانی نردەوە چەکەکانی نردەوە لە نامێکە وتێکی تۆ هەڵەی تووڕیت ئاوا نابێ تۆ ئەگەر لە ماڵی خۆشت دانیشی لە بارگەی خۆشت دانیشی سیارەی خۆتە حرەسی خۆتە چەکی خۆتە کەس بۆی نێبێت خودکەوێ وتی مام جەلال ئاوا بوو کوڕەکانیشی یەنە سەر چاودێر من پێم وابێ لەوە زیاتر ڕوون نەکەمەوە باشە زۆر ڕوونی کردە کاک بەختیار تۆ معجیبی بە هەندێک مووقفی مام جەلال و زۆر باسی ئینجازەکانێکی لە هەندێک قۆناغی قورسە هەندێک قەراریاوە منێکی لەو هەڵوێستانی مام جەلال بیری خۆتە خەمەوە کۆچ کردو ئەوەیە کە بەڕێزت دەستگیرە کرێیت لەسەر ئاڵای شۆڕژ قەراری کۆتایهاتن بە ژیانی تۆ ڕەمیکردن دەدرێت ئەوەی کە ڕای گرتۆ مام جەلالە خۆت باسیەکەڵی مام جەلال دەسەڵاتی خۆی بەکارێنان نەیەڵا بڕارەکە جێبەجێکرا ئەمە هەڵەگرم بۆ 21 لە 21 کە ئینشقاقێکی گەورەش ناویچێتیا ڕوویە تۆ ڕەفیقی مام جەلالی بۆ هەوڵت نایە لەو بچی لەو کاتەیە مووقیفەکە ڕوون کردەوە مەبەست هەشتە موزە خۆمە کۆنکان نییە مەبەستم ڕووداوەکانی هەشتە موزە ڕووداوێکی ئاسان بوو یەکەم نەتوانی کۆ بکەیت تامانەوە هەڵوێستەی مام جەلالم قەت لە بیر ناچێ وەڵام هەر مام جەلال بەتەنها نەبوو هەموو شۆڕژیێران زدیە و بڕیارە بوون دکتۆر فواد مامۆستا نازم مامۆستا عەوڵا فلان چەند سەرکردەی حاکم عومەر چەند سەرکردەی شۆڕژیێران هەبوو من هەتا ماوەم لە بیرم ناچێتەوە ڕێزیان ئەگرم و ئەوانش زدی بوون بە هیچ شێوی لە قوبوڵیان نەکرد ڕەنگە گلیم هەبێ لەوانیش گلیم هەبێ لە سەر کتێبەکەی دکتۆر فواد معسووم دەرچووە دوو بەرگەر دکم خوێنێتەوە لە هەندێک مەقتەعا زۆر تەبیعی بووە بەلایەوە بێنە سەرم وەکوی کاک فەریدونیش دەنگیشی پیا و لەگەڵیشی بووە کاک فەریدونیش پەشیمانە بەڵێ پەشیمان نییە ینی ڕخنە لەو مێژووە ئەگرێ ڕخنە لەو هەڵانە ئەگرێ لەبەرەوە مام جەلال پیاوێکی گەورە بوو با شتێکت بۆ بژێڕمەوە کە نایزانی من ئەو ڕۆژەی بۆ بەیانی بەرە بووم 89 مام جەلال بە ملازم عومەری وتبووی ئەمەوێ بچم سەرێکی لێ بم خەبەریان بۆ ناردەم وتیان مام جەلال دێ بۆ لات هات بۆ لام دانیشت بووین ڕووناکی شێخ جەناب لێ بوو خێزانم بۆ ئەو کاتە دکتۆر کەریم سکرتێری بوو هاتین دانیشتین ئەمە زۆر موهیمە بۆ مێژوو بریگەڕمەوە مام جەلال هاتووتی من لە کۆبوونەوەکە فەرزم کردووە کە تۆ ئازاد بکرێی بەڵام بەرادران نیگەرانن لە کۆمەڵێکشت وتم وەکو وتی یەکەم ئەڵێن ئێمە عەزەتمان داوە کێ ئەڵێ بیل لە تۆڵە سەندنەوە ناکاتەوە مام جەلال لەوە دڵنیاوە کە چوومە دەرەوە کارێکەکەم بۆی ئەوانەی ئەو کاریان کرد بڵێن خۆ ئێمە مەلا بەختیارمان ئەناسی بۆ ئەم غەڵەتانەمان کرد بەرامبەری وتم تەریقیانەکەمەوە لە میژوە وتی ئەوە دڵنیا بوو وتی ئەی ئەگەر عێراق نردی بەدواتەوە وتم مام جەلال قسەی لەگەڵ من مەکە وتم من مستەحیلە شتیوە بکەم و عێراقش بنەناسی جەنابیشت بنەناسی تۆ دەزانی من بەرامبەر سەدام یەکێکم لە هەرە تاوانبارانەکان وتم ئەو هەر وازی لێ بێنە ئەیوتی ئێران ئەگەر ئێران بانیان کردی وتم مام جەلال ئێران دەوڵەتێکی سۆشیالیستیش بێ من یارمەتیان لێ وەرناگرم دژی ئەو پارتیزانانەی کە زۆر قارەمانن ئێستا وتم زۆر قارەمانن شانەزیان پێوەکەم قەت شتی وا ناکەم قەت شتی وا ناکەم باشە
باوەڕ کە هیچ مناقشەی لەگەڵ نەکردم هیچ مناقشەی لەگەڵ نەکردم دوایی کە ئازاد بووم بەیاننامەیەکم دەکرد بە ناوی ئازادبوون لە گۆڕی ئازادی بەڵێ ناوت نام زندانم ناوە یەکەم کەس ناوی ناگۆڕی ئازادی من بووم لەوێ بەو هەناسە سیاسیە قسەم کرد کە لەگەڵ مامجەلا لە باسم کرد بۆ قەنەعەتی من بووە یەکەمین بەیاننامەی ئاڵای شۆڕش کە من نووسیم لە دوای ئەوەی باسی گۆڕی ئازادیم کرد بەیاننامەیەک بوو لەسەر بەشداری کورد لە کۆنگری مافی مرۆڤی پاریس کە خاتوو دانیێل میتران سازیدا بوو لەوێ وتم بە هەموو توانایەکمانەوە پشتیوانی ئەم کۆنگریە بکەین هەر لایەک بەشداری تیاکە دەستی خۆش بێ ئەگەر چی فەرەنسا دەوڵەتێکی ئیستیعماری بووە بەڵام ئێستا پەنجەرێکی بۆ کردوینەتەوە نابێ بە ناوی ئەوە چەپین دژی بین خوامان بێ هەناسەیەک بدەین لەم دنیاە بەیاننامەکەی ئەم بردبوو بۆ مامجلال خوێن بوویەوە توی نەموت مەلا وەختی قسەی خۆی بردەسەر و دەری خسکی ئێمە هەڵە بووینەوە هەڵە نەبوو جەلەوەی کە باس بە منەڵی ڕەنگە نەوزانی بێ من زانی بچکە خوێندومە تۆ لە کتێبەکەدا باس کرد بە شتێکی تریشت باس کرد بیرت چۆ بیرتە خەمەوە بە مامجلال لەڵێیت من نەچمە دەرەوە هەموو ئەوانی خراپیان لەگەڵ کردوم بیرمەچێتەوە ئەوەشی کە باش بووە لە بیرمە وتم ئەوەی چاکەی لەگەڵ کردوم بیرم ناچێتەوە و ئەوەی خراپی لەگەڵ کردوم کە چوومە دەرەوە بیرمەچێتەوە جا تو پیاوێکی وردی بەڵامەکەی منە نێوە توشتە کامەیە ئەوی کەوتم بەراوردەکەم بۆ باس کردی ئەوەی ئاڵای شۆڕش بەرامبەر تۆ کرا پیاوێکی وەکو مامجلال ڕێگەی لەوە گرت لە شۆڕش جێرانش بوون هەرمان بەڵێ بابوو ئەخرەزانم زۆرتر باسی مامجلال کردەوە بەڵام لە 21کیشا ڕووداوێکی هاو شێوە هەشی تەموز ڕوویە تۆ بۆ نەوی بە مامجلال جەبا پێ بڵم مادام وایە بە هەندێک ڕاستی بڵم کە نەموتووە پێش ئەوە کە ناوەندی بڕیار دروستکرا هەندێک لە برادرانی ناوەندی بڕیار مستەحیلیان سەرف کرد کە لەگەڵیان بم نەبوو و ئەشمزانی لەگەڵیان بم چ مەوقعەکەمە بێ لە ناویان برادرانی تر کە لەگەڵ ماڵی مامجلال بوون بەحساب چەند کەسێکیان وتیان لەگەڵمان بە بڕیار بدە بەرادرانی ناوەندی بڕیار دەرکەین تۆکەین بە سکرتێری یەکێتی نیشتیمانی کوردستان وتم من نابم بە سکرتێری یەکێتی بکوژێ تمە من ناکەم قەت نایکەم ئەوە بۆ مێژوو ئێڵم نامێ باسی خۆم بکەم ئەوەی کە ئاوێکی کرد بە ئاگری ناکۆکی نێوان ناوەندی بڕیار و ماڵی مامجلال من بووم ئەو ڕوونکردنەوەی کە نووسرا من نووسیم بە 5 دقیقە نووسیم و بڵاو کرایەوە ئەم دامرکایەوە ئاگرەکە وردەوردە یەکترمان بینی کرد کۆسرتمان بینی بەرەدرایترمان بینی وردەوردە مشکلەکە ئارام بووە کۆ نەبوو بێوا بوو کۆبوونمان کرد و چون بەنسبەت پشتویەکی تەموزیش کە باست کرد هەشتی تەموزی 20 ئەزانیەوە کارێکی هەلپەرستانەیە ئینسان لە مشکلێکی ئاوا خۆی قوتکاتەوە بۆی منسەبێکی گەورەتری دەستکرد خۆ مەسوولی کارگێر بوو منسەبی چی ئەسان هیچ شتێک لە لای من گرنگ نەبوو ئەوە لای من گرنگ بوو نابێ ئەمە یەکتر بکوژین نابێ بکەوینە ناو گێژاوێکەوە ئەو سەرەکەی نەزانین بەرەوکوێ ئەڕاتە دەرەوە نابێ ئەمە بکەین کاشی تەموز ڕوویدا من دووە ڕۆژ بەیاننامەم نووسی بە خاتری خۆمەیکردن بە شەڕی یەکێتی و پارتی یەکێتی و حسک و یەکێتی و شوعی و ئەو هەموو جنێوە بە یەکتر درا دوای سڵحشمان کردو سەوە ئەدەبیاتانمان دێزە بە دەرخۆ نەکردو جنێو مەدەن بە یەکتر بەشی ئاشتی تێبێڵەرە و تیشمەوە بەڕێڕەوی حیزبایەتی تێ نەپەڕیوە تمەوە بەڕێڕەوی شخصی قەرارەکەی داوە ئەو کاتێک من ئەو وتارەم نووسی مەرحەبای لاور و ئەوانەی لە دۆری بن و مەرحەبا نائەکردن چکە سەرپا سیاسەتی ئەوانم لە کۆنگری 4 پێ قبول نەبووە ئێستش پێم وابێ کۆنگری 4 لاپەڕێکی ڕەشە لە مێژووی ئێمە ئەوکو 5 کۆنگری 4 بناغی سیاسەتی خراپی حیزبایەتیدا باسی 5 ناکەی 5 لەو خراپتر باشە 5 لەو خراپتر بەڵام بناغەکە کۆنگری 4 داینا دوایی بینایەکە لە کۆنگری 5 هەڵچنرا خۆ تۆ خۆشت لە پێش کۆنگری 4 مەسوولیت تەبوو دەستی کاژێر نەبێر 3 ساڵ پێشەوە دوورکەوتومەتەوە خۆم دوور نەخراومەتەوە خۆ دوورکەیتەوە خۆم دوورخراوم خۆم دوورخستەوە 50 جار هاتوون بۆ لام بڕۆمەوە 1 دقە با بۆ مێژوو بیزانن من خۆم دوورکەوتومەتەوە لە مەسئولیەتی کارگەر هەتا چارە من کۆنگرە بەسراوە ژوورەکەم لە مەکتەبی سیاسی سلێمانی و ژوورەکەم لە مەکتەبی سیاسی هەولێر کەس نەچۆتە ناوی سکرتێر و ڕاگەیاندنەکەشم ئیشیە کرد من نەچوومەوە چاودێر دانیشتی چاودێر دانیشتم من ئەوانە نیم کە دەرکرا بم من ئەوانش نیم سزادرا بم من ئەوانش نیم لە مەسئولی کارگەر بووم داوای منسەبی گەورەم کردوێ نەم کردووە خۆم قەناعەتم وا بووە کە
دۆخەکە بەرەو ئەوە ئەڕوا ئەو جۆرە حزبایەتی لەگەڵ فکری من ناگونجێ وەڵی چون بۆ لای ئەم کاک کۆسرەتە سەحەتی باشتر بوو لە ئێستا کاگلری سێمەجید و شاڵاوی کوڕی دانیشت بوو وتم کاک کۆسرەت وەز یەکێتی خراپە بەرەو خراپتر ڕڕوا وای لێە ئەم 3000 پێشمەرگەی هێتا لێت ئەبێ بە بار پێنجە ئەو کاتە سێمەزانی وتم ئەم 3000 پێشمەرگەی کە دەلێتە بە بار ناتوانێت بەکاری بێنی چون بۆ لای یارۆخان هەر دلیری سێمەجی دەمبەر یەک چەند کۆبنەیەکیش کاک دکتۆر خەسەویشم لەگەڵ وتم کاکە یەکێتی بەرەو خراپبوونەڕەوە وا هەندێک نهێنی هەیە لەو دانیشتنی من و خاتوو هێرە نامەوێ باسی کەم نامەوێ باسی کەم چ لەسەر بنەماڵەکەی چ لەسەر چارەنووسی یەکێتی ئەمە هەڵاگرم بۆ مێژوو چکە ئەوەی پێم وت هاتە دی چه سبب کار بوو بەڕێی من ئەبوو ئەمام جەلال وەسەتێ بنووسێ کاک بەختیار ئەبوو ئەمام جەلال وەسەتێ بنووسێ مام جەلال سێ جار لە خەستەخانە عملیاتی گەورەی بۆکەن ینی ئیزرائیل سێ جار لە دەرگاکەیەوە مام جەلال ئەوە عینەکەکەی بجوڵانە ئیزانی چی ڕوەدا ئێستا نازانێت لە دوای خۆی چی ڕوەدا نێزانی تەکەتول هەیە نێزانی دزی هەیە نێزانی گەندەڵی هەیە نێزانی موامەرە هەیە مام جەلال ئینقلابیان نەخۆی نەکرد فەشەلی هێنا باشە نەئەویسترە ئینقلابی لەسەر بکەن بۆ ناوەندی بڕ نیم چەند ئینقلابێک بوو نا انقلاب نەبوو بەڵام هەڵگەڕانەوەیکی گەورە بوو هەڵگەڕانێکی گەورە بوو وەڵڵای ئاگامان لێ نەبووە یەکێتی کوشت بیللهی ئاگامان لێ نەبووە یەکێتی کوشت بە شەرەفم خۆم سووتان لەو ناکۆکیە خۆم بە سووتاندا نە دۆستایەتی ماڵی مام جەلالم بۆ مایە نە دۆستایەتی برێدرەی ناوەندی بڕار بوو ئەو شەڕە ڕوونەدا لە یەکێتی بە شەرەفم خۆم سووتان بۆ لە هەردوو جەژنەکە بووی بووم نەبووم شانازی پێوە کاک بەختیار ئەزانیی جەژن کام جەژن جەژنی خوێن ڕشتن خۆ ئەمە خانە بەندان نییە کاکە دەست بۆ یەکەیت ئەمە خوێن ڕشتنە ئەخ کاکە ئەم جیلە شەڕی ناوخۆی نەکردووە کورە کاکە ئەمانە جیلی نازوو نەعمەتن قسەکەت دووکەڵی هەیە ئەمەی کە ئەڵی ئەمە خەنەبەندانی ئێوانی کە چونەتە ئەم بەراوبەر وەکو خەنەبەندان سەیریان کردەوە بەس مەسلحەت زاڵ بوو بەسەریانە باشە مەسلحەت تا لوتیان هاتبوو کاک بەختیار ڕق مەسلحەت تۆ لە 22 تقریبا زانم تێکەڵی کۆمەڵە ئەنی بە هەندێک تەجربەی خۆت باسەکەی دەمەنێت 22 بە پرسیارەتی تەبوو نانە بە پرسیارەتەکە کەی وەرەگرەوە لە 22 ساڵم تەمان بوو قسەکەی من ئەوەیە لە هەفتاکانە بە پرسیارەتی کۆمەڵەت لەسەر شان بووە ئەتوانین بڵێن لە کۆتایی 75 و 76 بەدواوە قسەکەی من ئەو 2 ساڵێ لە هەفتاکانە بە پرسیارەتی کۆمەڵە لەسەر شان بووە لە هەشتاکانە ئاڵای شۆڕش لە نزیکی نەوەتەکان و دوای نەوەتەکان زەحمەت کێشان لە دوای نەوەتەکان و یەکێتی لە 25 مەلا بەختیار چێ بێ هەر مەلا بەختیار نا مەبەستم هەر مەلا بەختیار مەلا بەختیار و سەدانی وەکو مەلا بەختیار هەڵوێستمان هەیە من ملانیەکەین ئاراستەیەکی فکری ئایدۆلۆژی جیاوازمان هەیە و نامانەوێت هەرگیز بیل لە جیابوونەوە و بیل لە هەڵگەڕانەوەوانە بکەین و ئەگەر ئێستا کە قسە لەگەڵ تۆکەم مەکتەبی سیاسی یەکێتی دەرگا بکەنەوە بۆ دیالۆگ کە یەکێتی بکەین بە فەرە منبەر ئێستا یەکەم کەس منەچمە سەر پشتی مێزەکە بۆ گفتوگۆ یەکێتی لە ڕووی ستراکچەرەوە کێشەی هەیە ئێستا یەکێتی تۆ بەڵێ هەرخۆم بە یەکێتی تو بۆ ئەو نەلایەن بەس بەڵام یەکێتی ئەم یەکێتیە نا چونکە من لە کۆنگرەی 5 بەشداریم نەکردووە لە دانانی بەرنامەی کۆنگرەی 4 بەشداریم نەکردووە بڕیارەکانی ئێستا یەکێتی من کەم و زۆر لێتیانیم تەحمولی ناکەم باشە پیرۆزیان بێ خراپە خۆیان لێی مەسوولن بەڵام ئایا من لە مێژووە لە سەروەریەکانە لە مقاومەتەکانە لە سەربەرزیەکانە لە خوێن ڕشتنە لە شەید بەخشینە من یەکێتی بووم ئەروەڵایەتی شانەزیش بە شانەزیەکانی یەکێتیەوەکەم هەڵوێستم هەبووە جارێکیان مام جەلال لە یادی دامەزرانی یەکێتی لە پارکی ئازادی کردی زۆر برادرانی دەستەی دامەزرێنەری بەرز کردەوە ئێمەش وەستا بووین زۆرمان وەستا بووین هەر ئاوریشی لە ئێمە نەدایەوە دوای یەک وتارم لەسەر ڕووسی مام جەلال چیتان کردو دەستەی دامەزرێن سوپاستان بێ بەڵام ئێمە نەبووین ئێوە نەهاتنەوە لە بۆ ناوڵات ئەو بیخوێنەوە بەڵێ لە کتێبەکاندا باسێکی ئێمە کاکە ئێمە مانگی 1970 لە شاخین مانگی 11 و 12 ئێمە سەرکردەمان شەهید دەبێ عەمەلەی محافظ ئەەکەین سەرانسەری کوردستان پێشمەرگە ئێمە نردومانە دەرەوە باشە هەموو ئەو پێشمەرگانی لە دەروی وڵات لە قامیشلو هاتوون هیچیان نەیانتوانی بگەنە وڵات هەتا هێزی ناوڵات بە سەرکردایەتی سەرکردەی نەمر دکتۆر خالد نەگەیشتە هەکاری نەگەیشتە برادۆست نەگەیشتە دۆڵی گۆستێ
نەکاک نوشتان توانی بگاتە وڵات نەشە حسینی یزیدی توانی بگاتە وڵات کاکە ئەمە مێژووە کەم ناکەمەوە لە ئەهمێتی دەستەی دامەزنەرات مامجلال پێیەکی زۆر گەورە بوو ئەسڵەن دامەزرانی یەکێتی و هاتنە پێشەوە بۆ ئەوی شۆڕش بکرێتەوە ئەمە خۆی لە خۆیان دەستکەوتێکی زۆر گەورەیە بە هەموو کەم و کوڕەکانیشەوە باشە بە هەموو ڕخنەکان کە هەمانە لەسەری ئەمە دەستکەوتێکی زۆر زۆر گەورەیەکە یەکەم تەجروبەیە لە تاریخە حرەکەیەک ساڵی 75 نامێنێ شۆڕشێک 75 نامێنێ دوای ساڵێک شۆڕشێکی تر دەست پێەکە یەکەم جارە لە مێژووە ئەخری ساڵێک نیت تۆ لە هەفتا ئامادەکاری بۆ کردەوە نا باسی بڕیاری باش ئامادەکاری ئایدۆلۆژی پەروەردەی کادر ئەخری و تۆکمە بوون حاضر بوون ئێوە نادا من باسی بڕیارەکەی یەکێتی یەکەم ئیرێک ڕۆلو ڕۆژنامەنووسی گەورەی فەرەنسیە ماوەیەک سەفیری فەرەنسا بوو لە تونس ئەچێتە لای مامجلال لای دوای دامەزرێنی یەکێتی بە مامجلال جەنەبی تاالبانی ئەوە یەکێتی دامەزرانووە کەی شۆڕش دەست پێەکەی جوابەکەی ئەوە بە وتوتی لە یادی یەک ساڵی دامەزرانی یەکێتی شۆڕش بەرپاکەم ئەوی شوتێتی تاالبانی عقلت لەسەر خۆیەتی توتی بەڵێ لەسەر خۆیەتی توتی چۆن سەدام هەمووی کوردستانی داگیر کردو شاخ نەماوە نەیگرێ توتی سەدام هەموو شوێنێکی داگیر کردو بەڵام ئێوە نازانن سەدام ئیرادەی ملەتەکەمی داگیر نەکردو چەندی ئەو جوابە جوانەکە ئەخەوە ڕاستە لە سی یاویشە مامجلال هەمان قساکە ئەڵێ ئێمە دڵی هەناوی خەڵکمان لەگەڵایە باشە باشە باسی سەرکردەکانت کرد لە کتێبەکەدا باسیەکەی ئەڵێ کە هەواڵی شەیدکردنی شەید ئارامت پێکە خۆت بۆ ناگیری لە ناو پێشمەرگەکانە دەستکەی بەگریان خۆت بۆ ناگیرێت من دیمەنی ترم لە بیرە کە شەید ئازادی شوە بوو وڵا ئەویان شەید ئازاد زۆرتر گیری ئەمە دوان من سێمیان ئەوەی کە من بینیم ئازادەورامی مەقسەد بەڵێ زانم ئیشەی شابی شوە بوو ئەمە زۆر زۆڕی کاکە عەلی عەسکەری و ئەوانش لە کارەسا تاکەری شەید بوون ئیجازەم لە پێشمەرگەکان خواست با مستە پشکۆ و پێشمەرگەکانی ئەوڕەمان چوم لە لاوە گریان بەبێەوە بیڵم کەس بیزانێ تۆ بۆم شخصانە گریاوی بۆ مامجلالیش باش گریای وا بوو بۆ ئەمانە گریاوی پرسیارەکەی من ئاوایە لە 16 ئۆکتۆبەرە تووش ڕووداوێکی ناخۆش بووین کوردستان لەوە کاتیانە گریای زۆر بەڵام نەمێشت کەس بزانێ یعنی ئەچەند دنیا لە بەرچاوم ڕژ بوو حەزەکەم بزانن بەیانامەیەکی توندم دەرکرد کەتێکی ستراتیژی بوو بەرامبەر بە ئەم تەجربەی ئێمە تا ئێستش من ڕێیم لە گۆڕاوە لەسەر 16 ئۆکتۆبەر بەڵێوا بوو نووسینەکەت ئەو کاتە کا کۆستات لە بەیانامەیەکە بە توندی نووسی ئەمە لاپەڕێکی چوونە لاپەڕەیەکی ڕەشی خیانەتەوە من وتم ئەمە کەتێکی ستراتیژی بوو لە مێژووی ڕوویەوە باشە ئەو کاتە ئەمە هەڵوێستمان بووە کاک بەختیار ئەم تەجربانەی باست کرد هەر هەمووی تۆ لە شوێنێکە ئەڵێ ئەمەی کە ئێستا هەیە باسی فێرگەی مەلایی و جەلالیەکەی لە 64 مۆتەکەکەی ماوە لە باسی فێرگە مۆتەکەکەی ماوە باشە تو پیاوێکیونە بە ئەزمموی ئەزانی لە 64ەوە خۆ لە تاریخۆ باسیەکەی لەو کاتۆ تا ئێستا چاق حکومەکە چۆنە ئاوە ئەو متەجربەیە تێ و دانیشتویت و دەست نەبردو بۆ چەکەکە و لەم کۆتایە باوە قسە بکەم ئەتوانم بڵم لەم کۆتایەگە تۆش حکمی چەکتە وای ئەوە چەک نەئەکرای باوەڕم پێ نە ئەوسانە ئێستش باوەڕم پێنیە هەموو ئەوانەی بە حکمی چەک ویستویانە قەناعەتی سیاسی خۆیان بسەبێنن لە مێژووە فەشەلیانیانە بە موقەت زاڵن پارە کۆکەنەوە خەڵک ئەتۆقێنن خەڵک ئەترسێنن خەڵک ئەفرێنن هەموومە ڕاستە ساڵێ 2-5 ئەکوژن ئەمە هەم وایە مێژووی ئێمە بەڵام لە نەتیجە کوا هێزە چەکدارەکانی فەڵەستین حەماس لی بردنەوە لە مەقاومەتە کوا هێزە چەکدارەکانی کە لە ناوچەکە دروست بوو هەمووی توژی گێژاوی شەڕی ناوخۆ بوون کوا ئەو سەرکردانی هەمووی بازرگانی شەڕ بوون چیان بەسەر هات بە 1000 بە 2000 بە 10000 چەکداریان هەبوو کوان چیان بەسەر هات هێزی چەکداری تایبەتی هیچ پاساوێکی نەی لە بۆ دزی نەبێت ئەمە یام لە بنی کوولەکەکە بووت کاک بەختیار باشە هیچ پاساوێکی نییە تۆ لە نووسینەکان تا باسی شەڕەکەی ئێستا چەک و شەڕ لە نووسینەکان تا بە پێی نووسینەکانی خۆت بێ زۆر لا شەڕ بوویت باشە وانە من لە شەڕی مقاومەتی دیفاع عملیەتی کردووە شەڕیشم کردووە فەرماندەی شەڕ بووم ئیجازەم چیت و فەرماندەی شەڕ بووی شەڕی مقاومەتە لە ساڵی 1984 بەدواوە ئێمە تەیاری ئاڵای شۆڕش و تومان تەواو مادام
پارتی دوور کەوتوتۆ لێمان و ئێستا زمینەیەک خۆشە بۆ سڵح با سڵح بکەین شەرک و تایفی بەسی سڵحەکە من قسەکەم ئەوەیە کە بە پێی نووسینەکانی خۆت لا شەڕ بووی نەویست شەڕ بکەی ئەینا فەرماندەی سەربازی بووی ئەمە بەس بەرەنگاریە بووە پرسیارەکە مازە بکە کە ویستوتە شەڕ نەکەی دژی شەڕ بوویت باشە ئەی بەندینی شەڕچی ئاشتی و سڵحەوایە ئەی بۆچی لە ڕێککەوتنی گۆڕان و چێتی ئەمە لە تویان نەبینرا ئەو نێ ئەنیشت بوو جا ئەوە بە هەڵەتی گەیشتنیە چۆن سپاس بۆ ئەم پرسیارەت زۆر گرنگە یەکەم با لەوە و دەست پێ بکەم من مەسوودی کارگەر بووم کە خوشک و برایانی گۆڕان جیاببوونەوە بەڵێ پێش جیاببوونەوەیان بە دوو مانگونی و کۆبوونیکی مەکتەبی سیاسیمانە بوو وتم مامزەلان مشکلەکانمان زۆر ناخۆش بووە حیزبایەتی نەماوە هیچ پەیوەندیمان نەماوانە تکایە ئەم مەوزوع با ساخکەینەوە لە بێن خۆمانە مامجلال وتی مەلا بەختیار وازی لێ بێنە هەندێک لە برادرانی کە لە گەگنوشتان نزیک بوون دانیشت بوو کە تەوقعەکەیان کرد ئەو قسەیم کرد و مامجلە وەلای جواب بامەوە مامجلە کە من ئەم قسەیەکەم ئەو ڕۆنە کاک عوسمانی حاجی محەممەد بەپرسن لە کۆبوونەکەم مامجلە کە من وا ئەڵێم ئەم مشکلانە حەقە کۆتایی بێ پێتە حەزەکەم بزانیت ئێستا ئەمرم پێ بگەی چایچێکی کاگنوشتوان چەکەم ئامادە نەم بیکەم ئامادە نیم باشە دەی کە تەوقعەکەیان کرد مشکلەی زۆر ئاڵۆز بوو شەو من و کاگلێری سێمەجید نامەکەمان بۆ مامجلال برد هەتا بەیانی بە دیارەوە بووین بە دیار خۆی و هێرۆخان و چوون بۆ لای سەلاحدینی موحتەدی کە ئەم مەژوعە ئارام بکەینەوە باش ئارام بکەینەوە هاتم بۆ لای کاگنوشتوانیش کاگنوشتوان قسەکانی منی بیست بوو بە مامجلال و هێرۆخانم وتت مامجلال ئەوانەی تەوقعیان کردووە تیانایە تەمەنی سیاسیان لەگەڵ جەنابەت بردووەتە سەر حەق نییە تووشی ڕەتفعەلبی بەرامبەریان بە ئارامی تەسەڕف بکە بە قسەیشی کردم یەکەم کەس من ئەم قسانم کردووە ئەوەی ئەیلی لە پێش من کردوێتی با بچێ خورما بخۆ باشە با بچێ خورما بخۆ و دلیری سێمەجی بڕۆندی بپرسن دوایی کۆکۆبوونەوەیکی مەکتەبی سیاسیمان کرد حوت ئەندامی مەکتەبی سیاسی دانیشت بووین دوان لەوانەی چوونە ناو گۆڕان باوەڕ بکەن دکتۆر فواد دکتۆر کەمال فواد تند بوو دکتۆر کەمال فواد تند بوو مامجلال پرسی وتی چی بکەم دکتۆر کەمال فواد وتی هێزت هەیە بنێرە سەر با بیانگرین ئەو دوانەی کە بوون بە گۆڕان تەییدیان کرد هاتە سەر من وتی تۆڵێکی مەلا بەختیار وتم مامجلال قەت بیل لە چەک نەکەیتەوە قەت بیل لە ناردنی هێز نەکەیتەوە بەسەر تم احترامم بۆ ڕێیانە هەیە تم جارێک کە کەمال فواد لە حیاتی شەڕی ناوخۆی نەکردو نازانێت چ بەڵایەکە ئەمە تم چی ئەم قسانە ئارام بە دەرگای دیالۆگ بکەرەوە ئەوە لە جنابە دەوەشێتەوە کەس بەقەت تۆ تەجربەی نییە لەوێ وتی مەلا بەختیار قسەکەی تۆ سیاسی و قسەکەی ئەمانش مەبدەئیە نە ئەوانی عاجز کرد نەمەنی عاجز کرد ئەوە زیرەکی مامجلالەوە بە قسەی منی کرد دوایی بینم دوان لەوانە چوون بوو بگۆڕن داوای ئەوان دایان لە مامجلال کرد هێز بنێرن لەسەر کاگنوشتوان لە ژیانە ماون باش ئەزانن بەچی ئەڵێم باشە باسی ومان کرد لە ئەوە ئێمە تیمێکمان هەبوو مفاوزاتیانە کرد ئەو تیمە هاتوچیان کرد چوون دی 15 خاڵیان جا کردەوە ساخ کردەوە هەر 15 ڕازی بووین ڕۆژێک دوای ئەوە ڕۆژە پێش ئەوەی کۆبوونەوەی سەرکردایەتی بکەین بۆ موافقەتکردن لەسەر ئەو 15 خاڵە من لە ڕانیە بووم ساڕۆژی سەلاح دیلمانی شەهید بوو لەوێ خطابێکم ناوە خطابەکەم 35 دقەیە لە ژێر لاوە پێ هاتم سەلاح چوون بۆ بە پێشبەرگەوە ئەو قسانت زۆر بە دوور درێژی باسی کەسایەتی ئەو شەهیدەم کرد لە نەجێ وتم ئێمە لەگەڵ گۆڕان ڕێککەوتوین هیوادارین هەموو لایەک تێبگەن ئەم ڕێککەوتن لەسەر حسابی هیچ لایەک نیەوە بە تایبەتی پارتی تێبگا ئێمە ئەمانێ ئەم کێشەیە لە سلێمانی نهێڵی تەئیدم کرد هەر 15 خاڵەکەم تەئیدە کرد دوو خاڵ و سێ خاڵ ساغەکرایەوە من ئەموت باشە مەسوولی کارگەرە ماتنە لای من یەکە بینجار کە بەیانی هاتیینە مەکتەبی سیاسی فیلەکەیان خستە بەردەستم سیرەکەم 6 خاڵیان خستوتە سەری بەبێ ئەوەی لە کوبوون و باس کرابێ بەبێ ئەوەی نووسرابێ تەی ئەمە چییە؟ کاعیماتە دەژورەوە وتم ئەمە ئاگاداری وتینە سعدیاتە ژورۆتم ئاگاداری وتینە هەرێمی کەمالاغا مستەفە چاوڕژ حالت شوانی هەموو ئەمانات ئاگداری ئەمەن وتیان نەوەڵە
چوینە کۆبوون و مناقشەمان لەسەر ئەمە کرد با بە ئەم 6 خاڵە خەتەرە با بە شەڕی ناوخۆ دروستەکە تکایە 15 خاڵەکە بەسە وا زۆر لەسەری ڕۆشتین خراە دەنگەوەی ئەمە 13 دەنگ بووین دژی ئەو 6 خاڵە بووین باقیەکەی بردیان چه قایدی ئەو چه سەرکردایەتی ئەو 6 خاڵێک کاک ڕفعەتی عەبدوڵڵا جگری سای سەرۆکێکی ئێستا تازە بوو بە جێگری سەرۆک باشە ئەو کرادی کردووە و مەسئولیەتەکەی ئەو هەڵەیەکرێ ئەی بۆ وا دەرەکەوێت تۆ زۆر دژیت و ئەوان زۆر من جا بزانم بۆی چوارچێوی ئەمە باشتر داکوتم یەکەمین جار من هێرۆخانم لەگەڵ کاک درێرا چوون بۆ لای کاک نەوشیروان شتێک ئەومان کرد بە ئاگری حەوەی شوباتە دووەمین جار بە هەوڵی من بە یارمەتیدانی کاک سالار و بە ڕەحمەت بە قادری حاجە عەلی هەوڵماندا کاک نەوشیروان من قەنەعەت پێ کرد بێ بۆ لای مامجلال نەخۆش بوو ئارام بووە سێمین جار ئێمە هەوڵماندا ئەو لێک تێگەیشتنەکەمان تۆقیەکە ئەکێ مامجلەی بردەمانی کاک نەوشیروان لە عەلی ناجی مامجلال خۆی چوو لەگەڵ کاک بەرهەم چوو خۆی مامجلال بڕیاریدا بوو بچوو لای کاک نەوشیروان من ئەمانە کردوو بە بۆ ئەوەی لەگەڵ گۆڕانە ئەو کێشانەمان ئارام بێتەوە بەڵام کاتێک گەزانم یەکێتی و پارتی بە حکمی ئەو 6 خاڵەی زیاد کراوە بۆ اتفاقەکە توش شەڕە بن ئیستم کرد وەستام هەستا لە لێک تێگەیشتنەکەش لە اتفاق لێک تێگەیشتنەکە ڕەشنووسێکیان هێنا بوو ئەوە تەوقیعەکەین مامجلال بوو من بووم کاک ئازاد جونجیانی بوو ئەمانە دانیشت بوویت تەوقیعەکەین لەو ڕەشنووشەس بەو ئاراستەیە نووسرا بوو کە ناکۆتی بینی یەکێتی و پارتی تونکەین مامجلال وتی کاکەنەوە ئێمە ئەمانەوێت لەگەڵ ئێوە سۆڵحکەین و دوایی ئێوە و پارتیش ئاشتکەینەوە تو بەم ئەمە ئەگەر ئەمە تەوقعەکەین ئێمە و پارتیش تێکەچین ماڵی کورد وێرانە بێ وتی ئێمە ئێوە تێکچین تەنها سلێمانی تێکچوو وتی ئێمە و پارتی تێکچین لە زاخەوە تا خانەقین تێکەچێ نەیکرد دەستکاریمان کرد ئەو لێک تێگەیشتنە بڵاو کرایەوە برایگیان ئەزانی هەندێک جار بەرادرێنەی گۆڕان لەبەرەوەی تووشی حساسیەتێکی گەورە بووبوون بەرامبەر بە مامجلال ماڵی مامجلال بەرامبەر بە کاکۆسرد ماڵی کاکۆسرد بەرامبەر بە فڵان فیسارەوانە پیانەوە بۆ هەر کەسی دیفاع لە یەکێتی بکە دیفاع لەوانەکە وەڵی دیفاع نەبوو لە کەس من دیفاع مەسئولی کاریگەری حیزبەکەم بۆ من دیفاع لە سیاسەتی ڕاستەقینی حیزبەکەم بکەم هیچ ڕقێکم لە کاک نەوشیروان نییە نە ئەو ساونی ئێستاش وەلەو برادرانە هەمویان تێک و شەر بوون و بەشی زۆری ڕخنەکانیشیان نانام هەمووی ناڕاست بوو بەڵام قابلی جێبەجێکردن بوو بەس کاک بەختیار کە ئیتفاقەت ئیمزاکرا مامجلال نەخۆش بوو وا نەبوو باشە وایە باش بەبستم ئەگەر مامجلال قەت ئەوەی قبول ناکرد قەت بزانە مامجلال ببڕای بە بڕیاری دابوو لەگەڵ ماڵی مەلا مستەفا و پارتی تێکی نەدات هەر کەسێک قسەیەکی ترەکە بچێ بە زاکری خۆیان بچێتەوە ئاخر ئەم شتە بانگەشەی هەڵبژارنی بیرخستمەوە ئەی بۆچی لە بانگەشەیە کاک باڤڵ ئاوە بە ماڵی بارزانانی لێ ڕۆ لە خۆی بپرسە تۆش چاودێری ڕۆ لە خۆی بپرسە من سەراپای بانگشەکەم بەدڵ نەبوو باشە و ئەو مفاوزاتی ئێستش بەو نوعەیەکە لەگەڵ پارتی پێچوانی بانگشەکەیتی باشە ئەو کاتە بۆ وای کردو بڕۆ لە خۆی بپرسە وردەکاریکەت پێ بڵێ ئێستا بۆواکە بڕۆ لە خۆی بپرسە ئەمە بە تۆزێ دەستکاریەوە بە ئیتفاق لەگەڵ پارتی من بەکارێکی عەقڵانە ێزانم بە تۆزێ دەستکاریەوە نازانم وردەکاری ئێوە نانی ئیتفاق و لێگرزیک بوونەوە کە دانیشن بێک و کۆبن و لیژنەی هاوبەشانەیە جارێ تا تەوقیع نەکرێت بڵاو نەکرێتەوە ناتوانم بڵێم ئیتفاق توانم بڵێم هێشتا گەڵاڵەیە و مناقشەیەکە ئەگەر لێ لە بانگەشایەتیان بێکترێ کرد پارتی جوایە کرد قسەکەم چییە بەخوا بە وجدانەوە قسە بکەم پارتیریانوت ناتانن تەواو ئەوەی ئەو هەڕەشانە جێبەجێ نابێت جا قسەیەکی ڕاست دەرچوو مش پرسیار لە تۆکەم وەڵا قسەی پارتی ڕاست دەرچوو کاکە ناکرێ ئەوە نەک لە بەرەوەی باڤڵ هێزی نییە یا سەرۆکی یەکێتی نییە ئێستا نا ئەو سیاسەتە بەرامبەر بە پارتی سەر ناگرێت لە 76 ئێمە تاقیمان کردەوە پارتیش ناتوانێت یەکێتی بفۆکێت یەک دقە ئەمە گرنگە نە ئێمە توانیمان پارتی بشکێنین نە پارتی توانی ئێمە بشکێنێن باشە نەمانتوانی کاکە نەمانتوانی تێ بگەین دەما حەزەکەی لە 64ەوە بێتێم کواتوانیوانە پارتی بشکێنین کو مامجلال و جەلالی پارتیان شکان کو 76 ئێمە توانیمان پارتی بشکێنین کو 77 کو 78 قسەکەشی ڕاستە یەکێتیش ئەڵێم نە ئێمە توانیمان پارتی بشکێنین نە پارتی توانی یەکێتی بشکێنێ کاک بەختیار تۆ پیاوێکی بەزمونی لە دوای حکومەتی کوردیەوە بەشداری ینی ئەتوانڵم سەرۆکی چەندین بانگەشی هەڵبژاردنی یەکێتی بووی دوو جار باشە ئەو دوو جار سەرۆک بووی چەند جار بەشدار بووی زۆر هەموو جارە وانە ئەکتیفەکان بوو قسەکەی من ئەمەیە باش ئەو جۆرە لە بانگەشە
کەیشەتی کردی پێششی کرد خراپ بوو ینی بکرێتە ناو قالبێکەوە تو ئەم جۆرە لە بانگەشە ئەەکەی ئاو بە بەرامبەرەکە دەڵێ سبێنی دەگەڵی کۆبیتۆ خەڵک ئێستا سەردەمەکەی گۆڕاوە سوۆسیال میدیا هەیە هەت قسەی بکەی بێ بەماڵ بەسەرتەوە لەگەڵ ئێستا ڤیدۆکەی کۆنەکە و ئێستاشت بۆ دانێنەوە ئەم جۆرە لە بانگەشە خۆ ئێوە شەر کە سەپشتی ئەم جۆرە بانگەشانتان کردووە من پێما بێ باڤڵ زیرەک بوو لە وروژاندنی ئەو نەوە تازەیەی کە دەنگەدا بۆ چکە فۆبیای پارتی دروست کرد لە ناویانە و وای پیشان ناکە ئەگەر نەیبینەوە پارتی نشکێنین هەموو تەجربەکەش کستەخوا نەوەی نوێیەکی بێتەجروبە بێ پێشینە ئەم نەوەیە گوێگرێ خطابێکی موقت زوو باوەڕی پێ کرد زوو باوەڕی بکرد وەتوانی لە ئەزمەی کێشەکانی یەکێتی و ئەزمەی بێمەتمانەیی خەڵک بەرامبەر بە حزبەکان بابڵ توانی ئەم کاریگەریە دروستکە بەڵام ئەمە کاتیە ئەمە پۆپۆلیزمە لە سیاسەتە پۆپۆلیزم لە ئۆڵەوە سەرکەوتن بەدەستێنێ بەڵام دوایە بێ بە بەڵالێت کارتەکەی نەسوتا ئەبێ بە بەڵالێت ئەبێ بە بەڵالێت پۆپۆلیزم ئەبێ بە بەڵا ئەو قسەی خۆ جوانە خەیاڵدانێکی گەورە دروستەکە پۆپۆلیزم بەڵام ناتوانێت پڕیکە چکاو بوو انتخابات ئێستا انتخاباتی تر ئەگەر بکرێت چەند مانگێکی تر چی ئەڵێیت وەنیە وڵای حەزەکەم دڵنی ئەبی دۆخەکە بە نوعێک ئاڵۆزاوە ڕەنگە خەتابی تریش بدۆزنەوەی یەکێتی بۆ انتخاباتی عێراق تۆ وەزانی ئێمە ملەتێکی ینی دیموکراسی لە ناومانە چەسپیوە ئازادی لە ناومان چەسپیوە تێگەیشتنی مەدەنی مافی ژن لە ناومانە چەسپیوە کاکە ملەتێکی ئێستاش بەشێک لە ڕای گشتی فکری سیاسی شێواوی هەیە برا کورکاکە ئێوە تێ بگەن تێ بە درێژایی مێژوو کورد خاینی لە تێکۆشەر زیاتر بووە بە درێژایی مێژوو کورد لە تێکۆشەر خاینی زیاتر بووە ئێستا لە باکوور خاین زۆرەیە گەریلا باشە ئێمە تێ بگەین ئێمە بەڕێی کوردستانی کە لە ڕاپەڕین دێنەوە بە هەمووی ناگاتە 5,000 پێشمەرگەی هەموو حزبەکان ئەو کاتە بە مەفارزی خاسە و جاشی سووک 500,000 کەس ناوی خۆی نووسیوە ئەم ملەتی ئێمە هێشتا ماوێتی وەربچەرخەیە بەرەوە و ڕایگشتی دیموکراسی و پێوەری دیموکراسی هەبێ بۆ هەڵبژاردننی کاندیدەکان و حزبەکان ماوێتی لەبەرەوە جۆرێک لە خطاب لە هەڵبژاردننی ئایندا بۆی هەیە کاریگەری هەبێت بۆ یەکێتیش بۆ پارتیش بوونەوەی نوێش بووە مولایەنەکان بۆی هەیە کاریگەری هەبێت بۆی هەیە کاکە ئەوە مەزانن بەو هەڵانەی کە لە هەڵبژاردننی ڕابردوو کراوە ئیتر دەرگاکانی مێژوو داخراوە نه من ئاوای نبینم من نە سایکۆلۆجێتی کوردوا خوێنمەوە نە تاکی کوردوا خوێنمەوە نە پرۆسی سیاسی و هەڵبژاردنیش وا خوێن لە خوێندنەوە زۆر شتت باس کردووە فەرموو فەرموو کاک بەختیار لە تەجربەیەکی خۆت باسەکەی باسی خوێندنەوەی خۆتەکەی جا لەوە نمونەیەکی گفتوگویەکی خۆت و کاگنەشورانت باس کردووە ئەڵێ لە هەشتاکانە کۆتای هەشتاکانە ناقەشەیەکەکەن باسی مستەقبەلەکەی پێم وایە تۆ زیندانی شەدن بۆ قاسمەڕەش ئەو پرسیارانت لێکە سە بیرم کەوتەوە باش بوو ملازمەر خەبەری بەناردەم وتی کاگنەشوان ئێوە بدبینێ تۆ بە زیندان کرایە بن بۆ قاسمەڕەش کاگنەشوان دەپرسێت تۆ فکرت سافە چی ڕوئەیە ڕێکوە وتی تۆ فکرت سافە زانم کتێبت زۆر لایە گوێ لە ئیزگە ئەگری ئێمە زۆر مەشغوڵین پێیوت باشە لەوێ پێ دەڵێ پرسیارەکەم وایە بە تۆڵێ چی ڕە تۆ باسێکڵی سەدامەزی خراپە بەم جۆرە نامێنێت دۆخەکە ئەگۆڕێ باسی کاریگەری ئەقلیمیەکەی لە بەرامبەرە کاگنەشوان زۆر بێچەوانی تۆ قسە ئەکات بە پێی نووسینەکەی تۆ بێت کاگنەشوان لە گفتوگۆکە پێیوتوی سەدام لەسەر حکومە و کوڕەکانیشی حکومبانەکەن و ناڕۆخێت و ئێمە ئەبێت دیوارە بڕوخ بەڵێ خۆ دیوار نییە بخوسابێت ئەجا لەوێ بە پێی گێڕانەکەی تۆ بێ کاگنەشوان ئەڵێت ئێمە جەراعەتی کوڕەکانی بارزانیمان نییە کۆتایی بە شۆڕژ بێنین بەرزانی خۆیمان نییە کۆتایی بە شۆڕژ بێن و هەفتا بن ئاش بەتاڵێک ئاوە قسە بکەین وا ئەڵێ قسەکەی من لێرە ئەوەیە تۆ کاگنەشوان خۆت لە زۆر موقیفا معجیبی بیت وچی گولانی کە ڕەء لەسەری بۆ سکتەری کۆمەڵە بێت باشە معجیب بەپرست بووە دەیکردیش بەپرست بووە کاگنەشوان بۆ تێڕوانینە ئەوشی کە خەڵک ئەی ناسێت ئەوش کە خۆت ناسیوتە ئەمە
بۆچونێک دروستە کاکەنووشروان بەو تێڕوانینەوە بۆ تێگەشتنا تۆ بڵێ کاگنووشروان ئاگای لەوە نەبوو بێت چی ڕوئەیە بەست و ئاگات لەو بێ ئەم بەراوردەمە بەستە بەلام ئەنجاوەڵا دەمت خۆش بێ بمزانانی ئەم پرسیارە لە یەکەی زۆر زوو مقابلەکەم قبوڵەکە چکۆ تۆ 6 مانگە خەریکی باشە با بگەڕێنەوە مفاوزاتەکان کاگنووشروان مهندسی مفاوزاتەکان بە لەگەڵ عێراق بەڵێ ئەو پێی وابوو مستحیلە بە سەدام بڕۆێ ئەو ڕێی وابوو قەنەعەتە کە منیان لە مەڵبەندی هەولێری ئەهێنایەوە بە زیندانی لەسەر شاخی قەندیل زانیم کاگنووشروان لەوێ داوام کرد بیبینم وتی وەرە چووم لە بندار بەردێکی گەورە وەستا بوو جیهازی ڕاکاڵی هەڵدا بوو کترێکی ڕەشیدانا بوو چایە خواردەوە خواڵ ناگرێت لە بەر پێم ئەستا بە احترامەوانە دیسان لەوێ شوتی خواتەوە سالار بگرێ لەجێنە من فاوزاتەکەم سەرخست ئەمەمان بەسەر نانات مستحیل لە سەدام هیچ با لەوێش پێم وت وتی ڕێی چییە چی بکەین وتم یەک داوا لێەکەم وتم من ئێستا زیندانیەوە وتم یەک داوا لێەکەم وتی چییە وتم ئینیارەکە زانم چۆنە دوو مانگ لەمەوە بەرنامەم بۆ کاک کۆسرەت و مەلازم عومەر و کاک حەمەد تۆفیق نووسیوە لە مەڵبەندی سێ کە کاکەیەوە بەرەو ئینیارە ڕۆن و ئێوە بوون بە بەشێک لە شەڕی ئێرانی عێراقی و سەدام وا حسابتان بۆکە کیمیاییش بەکارهێنە بەرامبەرتان باوەڕێن پێ نەکردم وتم نامەیەکی دوور و درێژم بۆ نووسین خۆیان داوایان کرد بوو پیاوێکە بوو مەسئولی سزنەکەی من بوو ناوی مام سلێمان بوو مەسئولی جوتیاران بوو لەوە خێرە پێرار وەفاتی کرد خوا ڕەحمەتی کا وتی چی بکەین وتم کاکە بەس بەیان نامە دەنرەکەن بڵێن کاکە کۆتایی هات شۆڕشەکە تکایە نیکن وتم با خەڵک بڕاتەوە با خەڵک تااقەتی نەمێن وتی بەخوا خۆش خەیاڵی وتی وەڵڵای مەلا مستفا لە ئێمە ئازاتر بووە کە زانی پێی ناکرا خۆتایی پێێنە وشەی ئاش بەتاڵی بەکارێنە دوایی ساڵێکو شتێک بوو لە قاسمەڕەش وتبووی حەزەکەم بیبینم دەی چووم کە چووم کاک کۆسرەت و مەلازم عومەر لە ژوورەکەی بوون هەڵسان نەبەر پێمەوەیان دوای قاوە خواردنەوە کاک مەلازم عومەر ئەیزانی ئێوە قسەم لەگەڵا بکە وتی پێتان خۆشە بەجێتان بێڵین کاگنووشروان وتی بەڵێ هەردووکیان هەڵسان بەجێیانیشتی وتی چۆن دۆخەکە خوێنی تەزانم کتێب بدلایە ئیزگە وەرەگری ناخەوی شەوانە ئاگام لە هەموو شتەکاندا دیسان ئەو قسەیان تکرار کردەوەتم تکایە خۆ ڕاگر بن بەیان نامە دەرمەکەن بۆ خەڵکەکە بڕاتەوە ئەم مەسئولیەتە هەڵمەگرن جارێکی تر وتی ئەی چی بکەین وتم بەڕێی من گۆڕانکاری ڕوئەدا سەدام دانانیشێ وتم سروشتی فاشیەکان وایە بە حدودی جغرافی خۆیان ڕازی نابن وتم ئەوە من گۆڤاری ئەلف بام لەلایە مەلیکی سعودی و ئەمیری کۆی هاتوون هەردووکیان بەلاغیان دەرکردووە لەگەڵ سەدام ئەڵێن دژی تەدەخولی عسکەرین لە شوونی یەکتر وتی جامە چییە وتم ئەمە معنایەوەتە لە سەدام و ملوێنێ سەربازی سوپاکەی ئەترسن و قەیرانی ئابووریش لە بێنیانە دارایی لە بێنیانایە وتی تۆ بەڕاستە سەدام جارێکی تر شەڕەکە لە دوای شەڕی ئێران و عێراقی کە لە گۆڵی بووتەوە وتم کاگنووشروان تۆ پێت وایە سەدام بە مطلقی واز لە خەیاڵی خۆی هێنێ لە سیاسەتی خۆی هێنێ وەڵڵا ڕوئەدا ڕوودا و ڕوئەدا بەڕێوەیەوانە هەرحاڵ وتی هیچ ڕێگایەک لە بەردەمی ئێمە نیە ئیلا مەفاوەزات نەبێت جا بۆی باوەڕ بە قسەکەم بکەن هەر بۆ ئەو زمانە بگەڕێرەوە بچۆ سەیری کتێبەکەی سەلاح ڕەشید بکەن ئەو کاک سەلاح ڕەشیدە خزمەتێکی زۆر گەورەی کردووە بە بڵاوکردنەوەی ئەو بروسکە و نامانە ڕێیەکانی کاگنووشروان لە کتێبەکە هەیە ڕێیەکانی مام جەلالش پێچەوانی کاگنووشروان لە کتێبەکە هەمووی تۆمار کراوە هەر هەمووی تۆمار کراوە باش لە نەتیجە کۆی داگیر کرا من ناڵم ئیدعاکەم زووتر پێشبینیم کردبوو کە کۆی داگیرە کرێ بەڵام من ئەم قسانم بەگەڵ کاگنووشروان کردووە وتومە سەدام دانانیشە وە کەتێک ئەیە لە نەتیجە مفاوزاتەکە لەژێر زەختی مام جەلال کاگنووشروان و کاک فریدون نیانتوانی سەریخەن و ئەوە بۆ ڕووداوەکان کۆیتی بەسەرا هات و واوتر هاوکێشەکە گۆڕا ئەمە مۆزوعەکەیە ینی جا قسەکەم ئاوا لێکم خلاصی کەلام پێشبینیەکەی تۆ واز دەرچوو باشە یەکێکم لەوانە خەڵگە پرسێ بەڵێ باش پرسیاری منیشە جامش بەشێکشم لە خەڵک
پێشبینی کردبی بە ئوڕداوانەی لە نەوەتەکانە ڕوویاوە ئەی لە 25 پێشبینی چێ بەخۆی یانی تۆ نازانی چی ڕۆیاسا بە مستەقبل بە خۆت بە حزبەکەت بە منطقەکە فاڵ ناگرم فاڵ ئەو کاتە تحلیل باشە تحلیل مەیە حەزەکەی تۆ بڵێ پێشبینیە من پێم وایە لە دوای ڕوخانی بەشار ئەسەد هاوکێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕا ئەگەنە پێش ڕوخانی بەشار ئەسەد خەتەر هەبوو لەسەر ئێستا سەر ئێستای هەرێم لە دوای ڕوخانی بەشار ئەسەد مووقعی سیاسی جغرافی دەوڵەتانی ئیقلیمی گۆڕاوە سیاسەتی ئەمریکا و ئیسرائیل گۆڕاوە هەرگیز ڕێگە نادەن جارێکی تر لەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دەوڵەتێکە بێ مەترسی لەسەر بەرژەوەندەکانی ئەوان و ئاسایش ئەوانە بێ بە تورکیاشەوە ڕێگە نادەن تەجروبەی عێراق دووبارە ناکەنەوە کە عێراق ڕوخا ئێران زاڵ بوو لە عێراقا ئێستا کە بەشار ڕوخاوە پێیان خۆش نییە تورکیا زاڵ بێ ئەو تەجروبەیە بەتەواو بە تایبەتی ئاکپارتی لە چوارچوەی مەدرسەی ئیخوانیە هەرچەند جەنابی ئەردوگان بە جۆرێکی تریش بیرەکاتەوە سیاسیە سیاسێکی گەورەشە لە منتەقەکە باشە ئەم دۆخە کە گۆڕاوە بەشێکی بەعام بەشێکی لە مەسلحەتی کورد ئەشکێتەوە لە سەتا چەنە ناتوانم بڵم لە سەتا چەنە یەکەم جارە لە دوای سیڤەر و داگیرکردنی کۆیت کورد نەک هەر کوردستانی عێراق بەڵکو هەموو بەشەکانی کوردستان ئەچنە ناو معادلەیەکی تازەوە لە سیاسەتی نێودەوڵەتی و ئەقلیمی ئەوە لە باکوورا گفتوگۆ سەر هەڵەدا ئەبلا ئۆجەلانی تیرۆریست ئەبێ بە قائیدی کورد و مفاوەزاتەکە ئەمە من 10 ساڵ 11 ساڵەمە بە لە ئەنقەرەوتم وتم پێی بەڵەن تیرۆریست چووکە لەگەڵی داهێنشن بە مامجلالیشان و تیرۆریست بە مەلا مستەفاشیان و تیرۆریست بە کاسترۆیان وت بە هۆشی منیان وت دوایی بوون بە قائیدەمانە بوون بە سەرۆک ئێستا لەگەڵی داهێنشن من ئیوادارم بگاتە نەتیجە چەند نازانم ئەوە ڕۆژئاوای کوردستان خەتەری گەوریان لەسەر بوو لە دوای ڕوخانی بەشار گۆڕا مەعادلەکە بەنسبەت ئێمەوە ئەگەر عێراق ئێستا ئەمە زۆر گرنگە بەلامەوە ئەم تەحلیلە ئەگەر عێراق تێبگا ئەم دیزاینی سیاسیەی نوێیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەسە پێ وە خۆی لەوە دەرباسکە بێگومان هیچ کێشەیەک لەگەڵ کورد دروست ناکاتەوە جارێکی تر دروست ناکات ئەگەر نا پێی وابێ ئێران هەڵەسێتەوە و پێی وابێ دۆستەکانی ئێران زاڵ ئەبنەوە دەستیان جارێکی تر و معادلەکە ئەگۆڕێ لە منتەقەکە ئەگەر هەبێت لە عێراق وا بیر بکاتەوە من پێم وابێ بەنسبەت فیدرالیشەوە ڕەنگە پیاچوونەوە هەبێ لە ناو ئەو خەڵکانە ئەڵێم نەکرا هەموو سیاسیەکان لە ناو ئەو خەڵکانە چکە دوێنێش پێرش جنابی مالیکی وتی ئەگەر هەڵبژاری نەبێ عێراق هەڵەوەشێتەوە بەڵێوە من هیچ معلوماتێکم نییە لەسەر هەڵەوەشانەوەی عێراق بەڵام مالیکی بێ معلومات نییە ئەمە یەک پێشتریش وای وتووە توێتی معلوماتمانەیە یانەوێ خەریتەی سیاسی هەندێک منتەقە هەندێک دەوڵەت بکۆڕن لە مەسلحەتی کێ نابێت اینجا ئەوە ڕوونکەمەوە ئەم قسەیە لە خۆیەوە ناوترێ یەکێک لەوانی لێ ترسن کە عێراق وەکو عێراقی ئێستا نەمێنێ کووردا خۆ تورک دەوڵەت دروست ناکات تورکمان خۆ مەسیحی دەوڵەت دروست ناکات خۆ کاکەی دروستی ناکە کووردە ئەمەی کە ئەمە ترسیان لێ هەبێ بۆیە بەڕێی من ئەگەر ئەم هێزانە یا بەشێکی ئەم هێزانە شعور بکەن ئەم مەترسیە لە ئایندا لە ئەگەری گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئارایە ڕەنگە ئەسڵەن بڵێن دەستور هەموارکەین و فدرالیش نهێڵین ئەگەر پۆیان بکرێ ئەگەر بزانن معادلەکان لە منتەقەکە ئەگۆڕێ بە نسبەت ئەوانەوە من ناڵم بە مطلقی باشە بۆیە من وایە بینم ئەم گۆڕانکاریانە بەشی زۆری پۆزتیفە بەڵام نابێت چاو لە مەترسیەکانیشی بپۆشیت بڵێ لە دوای ئاڵای شۆر لە دوای زیندانێ کرد کە ئازا دەکری ئیطلاعاتە دبینێ پێت دەڵێن وەرە مەلا بەختیار چی ئەڵی بۆتەکەین تۆ لەو کاتەیە لەگەڵ ئێران ڕێنەکەوتی ئێران و تەرحی بۆ کردی ئەی لە 24 لەم دۆخی ئێستا کەتیایت ئێران هیچ بەروپێشوونی هەیە لەگەڵ جەنابەت هیچ ئۆفرێکیان بۆ کردووی وڵای لە دوای نەخۆشکەوتنی مام جەلال من پەیوەندێکی باشم لەگەڵ ئێرانە بوو ئێرانش احترامێکی زۆریان منیانە کرد بەڵام باوەڕکە من ئەو کاتەش کێشەکانی ناوێکیتی ئەوە وەڕسی کردبووم هیچ بەتەمایەوە نەبووم بە دزی بچم بۆ تاران و لەگەڵ تاران ڕێکەوەمەوانە ڕەنگە بچوومایە ئامادە بوونایە پشتیوانیم بکەن باشە لەگەڵ گەورە کار بەدەستی ئێرانیش داشتوم تێم گەیشتون و تیان گەیشتوم بەڵام من لە ناو حزبەکەی خۆم ڕز بووم لەم ململانێ ئەکاکە 5-6 هێزی چەکدار لە ناوێکێتی بوو برا باشە
پێنج قوتب لە ناو یەکێتی هەبوو ڕۆژە ناوەندی بڕ ڕۆژە گەرمیان جایە ڕۆژە کەرکک جایە ڕۆژە هەولێر جایە ڕۆژە سلێمانی دووتەکەت لە ڕۆژە ڕاپەڕین بە نوعێکی تر بیرەکات ئەمە بەنسبەت منەوە ناچوو بە عقڵما یعنی بچم پشت ببەستم بە هیچ دەوڵەتێکەوە بۆی ئەمە حەسم کەم هی و تەمەن هەڵکشاو باوەڕم بەو شتانە نییە کاکە ئەزانم خۆم زەرەرم کردووە ئەزانم هەندە دەستکەوت و منسەب و نازام چی و زۆر شت لە دەسم چووە بەڵام بە خۆشانازی بەما ئەەکەم نەک ببم بە بەشێک لە مەعادلەی پشت بێ ئەملابەستن و دژایەتی ئەملاکردن و دژمنایەتی ئەولاکردن بەخۆ ئەمە ناکەم لەبەرەوە ئەم مەکتەبی سیاسی یەکێتی لەوە دڵنیا بن مەلابەختیان دەت هیچ دەوڵەتێک ناتوانێت بیکڕێ بەس ئەو کاتم بۆ کەوی کە ئیطلاعات بایان کردی لەگەڵیانە کۆبییتەوە بەڵێ ئەوە سەلاح سدیقم لەگەڵ بوو کە یەکێک بوو لە سەرکردەکانی ئاڵای شۆڕش بە عایلەش زۆر ماندوو بوون لەگەڵمان 5 ڕۆژ دوای ئازادکردنم بوو ڕۆشتین 3 ڕۆژ لە کرماشان میوانداریان کردیم هەموو شتەکانیان پێوتم وتیانەوە دوو شوقەمان بۆ داناوی چەند سیارە دەوێ ئامادەیە کەیهانی عەرەبی هەبوو وتیانەوە هەر خۆت لە اختیاری تۆ ئەبێ ئیمکانێتی مادی و سلاح و ملاح هەرچی تەوێت لە ئامادە بە وتی وایە حرەسی تۆ بێ ئێمە هەموو پشتیوانیەکەی ئێستا بەس تۆ ناوتێ ناو لە کتێبەکە ئیتر واز لی بێنەوە وتم مەوزوع چییە وتی لەگەڵ سیاسەتی ئێمە بە ئێمە لە بەرامبەر ئەمپریالەزم واین و ئەم قسانیان کرد تم کاکە من ئەم شتانە ناکەم داوای لەبردنەکەم من حزبەکەی خۆم تووشی مشکل هاتووە کە ئاڵای شۆڕشە خۆخۆم و مشکلەکانی حەڵکەم تو ئەگەر گۆڕانکاری لە عێراقا بوو ئێمە هەمومانە چینەوە عێراق و کوردستان ئەو کاتە توانین قسەیەک لە دۆستایەتی بکەین وەڵام ئێستا من لە ئێران دانیشتو بوو لە ژێوێ خۆخۆمە ئیجازەیەکم بۆ بکەن بە هزار حەڵ بۆ مەکەن بگەڕێمەوە ئەوە ناکەم من سپاسی هەموو تەرحەکانتان سواسی پشتیوانەکان شتانەکەم کاک بەختیار تۆ خۆین بەرنامەکەی من ئەمە خۆشە ئەو کاتەی وام وت بە گۆڕی هەموو شەیدان من و ماڵ و مناڵم 300 دلارمە بۆ منەوە کاتە 300 دلار باشە دەبڕ ئێستا چەند هەیە 3000 خۆی معاشەکەم باشە هیچ پێویستیم بە هیچ هەر بەڕاستی کاک بەختیار تۆ موچەی پەرلەمانت هەیە موچەی پەرلەمانم هەیە تۆ زیاتریشە ئێستا ئەوانەی لەگەڵتن ئەو ڕامێکیشی بۆ شتی تر خۆت ئەوانەی لەگەڵتن یەکێتی خەرجی و موچەیان بۆ دابینەکەیان حکوومەت ئەمانە حەز ناکەم بچمە ناو وردەکارێ بەڕاستی تۆزێک ئازاری تایە حەز ناکەم وازی لەبێنە بەڵام ئەمە حکوومەت بۆیان دابینەکە تۆ لە شاخ هەموو شتێک بووی لە شاریش هەموو شتێک بووی چی تێ شانازی پێ بکەی کەسم نەکوشتووە بە دیلی زوڵمم لە کەس نەکردووە لە حیاتمە 1 دینارم بەغەدر لە کەس وەرنەگرتووە لە هیچ ئەرکێکی دیموکراسی و ڕزگاری کوردستان وانە خۆم نەدزیوەتەوە قەتیش سپڵە نەبووم من بەرامبەر بە هیچ هاوڕێیەکی خۆم بەرامبەر بەسەرکردەی خۆم بەرامبەر بە ڕێبازی خۆم سپڵە نەبووم ئەوەی باوەڕشم پێ بۆ وتووە شانەزی پێوە ببوورە قسەیەکەم پێ دوایە خەڵک بڕوا بەمەتەکە بە قسانی کۆتاییت من ئەزانم بە مطلقی خەڵک باوەڕم پێ ناکە بەڵام 100 تەجروبەت بۆ باسەکەم کەوام 100 ڕووداوت بۆ باسەکەم کەوام بۆ من کابرایەک نیم لە شەڕا خۆم دزی بێتەوە لە کۆبوونەکانە بەشداریم نەکردبێ لە ناو ڕووداوەکانە نەبووم لە مفاوزاتی ئێران و کوردی ئێرانە بووم لە مفاوزاتی خۆمان و عێراقا بووم لە دانیشتەکانی یەکێتی و تورکیایە بووم هی ئەمریکا و بریتانیا و فەرەنسا بووم هەموو ئەمانە ئەزانم کاکە خۆ باسی ڕووداوێکی بچووک ناکەم هی وایە کەمترین ساڵی پێشمەرگایەتی کردووە و کەمترین ڕووداوی دیوە و کەمترین کۆبنەی دیوە خۆی زۆر بە گەورە ئەزانێ لە تاریخا باشە ئێمە لەناوە هەموویانە بووی نێشتا خۆمان بە گەورە نازانێت تۆ پیاوێکی قینە دڵی و هەموو قسەکانت ئاماژێ بۆ کەسێک جاوی تۆ بناسی ئەزانێ مەبەستی کێ لەو قسانەتە وایە نانە من هیچ ئاماژە نییە بەڵام ئەزانم یەکەیەکە سەرکردەکانی یەکێتی ئەناسم و قەتیش هەستی کەس بەرینار ناکەم چونکە ئەوانەی هەستی منیان بریان کردو ئەزانم چەند ناخۆشە بۆیە من ئەو ناخۆشی دووبارە ناکەمەوە ئەوی لە شاخ کردان لە شاخ شۆڕشێکتان کرد چەندین ساڵ ناڕەحەتی برسیەتی جا تۆ لە کتێبەکان تا باسێکێڵی کە پێشمەرگە کە خەڵک برسیە بێت چ دۆخێکی لەو شاخە وەزتان چەند خراپ بوو ئەوی کە لە شاخ کردان ئەوە بوو کە لە شار بینیتانەویان ڕێک عکس بووە یعنی بەرهەمەکەی شار بۆی هەڵوێستم وەرکردووە
ئەخ دوای چەند وەرەگرت لە دوای سی ڕاپەڕینەوە ساڵ وەرەگرت لا لە ڕاپەڕین کاتوونەتەوە یەکەمی نامیلکە بە ناوی بەرەی کوردستانیان حکمی دیموکراسی من نووسیوە داوای انتخاباتم کرد یەکەم کۆڕ لە هەولێر و لە شەقڵاوە لەسەر گۆڕینی حکمی بەرەی کوردستانی من کردومە لەکەم کۆڕ لەسەر ئەلمانێتی دیموکراسی من کردومە یەکەم منازەڕە لەگەڵ تایار حەسەن و لەگەڵ بەهادی نووری و لەگەڵ ئەوانە من کردومە لە هەموو ئەمانە داوای نووسینی دەستورم کردووە داوای چاکسازیم کردووە داوای گۆڕانکاریم کردووە ئەو قسەیە کە لە نەوتەوە تا جەوتە دزن من 94 لە هۆڕی ڕۆشنبیری وتومە باش کاک بەختیار خەڵک نووسین و کۆڕ و ئەمانەی نابێت خەڵکەڵێ مەلا بەختیار لە مەسئولێتا بۆ دەستی کارژێر بووە وەزیری داناوە حکوومەتی تەشکیل کردووە بەرەمەکەش خەڵکە بینیوەتی حکوومەتە ئەگەر لە حکوومەتا ئەگەر لە مەسئولی وەزیری داناوە ئەگەر مەسئولی کارژێر بووم ئەگەر کۆمپانیەکەم هەیە بابی بن ئەرزی خەڵکم داگیر کردو بابی بن ئەگەر سەرانم لە خەڵوی کردو بابی بن ئەگەر زوڵمم لە کەس کردو بابی بن ئەگەر کێشە لە ناو یەکێتی و لە دەرەوە یەکێتی ڕووی داوە هەلپەرست بووم بۆ قۆستنەوەی بۆ مەرامی شخصی خۆم با نەفرەتم لێ بکەن هیچی ئەمانم نەکردووە تا ئەو کاتی باوەڕم بە مەسئولێتی ناویەکێتی بۆ ئیشی خۆم کردو مەسئولێتی هەم دیموکراسی هەم نیشتیمانی هەم حزبی خۆم جێبەجێ کردووە ئەمە گۆڕاوە من هەڵوێستەکانم گۆڕاوە جا ئەگەر توانی بێتم هەندێک خزمەت بکەم مەمنونم ئەگەر نەشم توانی بێ وەڵی یەکێتی لە وەزیەتری لێ نائەباری کاکێگەن بوون بنکەی گەلاوێش 26 ساڵ بەردەوام بۆ من دروستم کردووە کاکەس لژنەی ئۆلمپیک و دزانی سش بەردەوامە من دروستم کردووە فستیڤاڵی سینەوی من دروستم کرد مەکتەبی ڕێکخراوەکان کە ئیسلامم کردووە 18 ڕێکخراوە بووە کە تەسلیمم کردووە 76 ڕێکخراو بووە باشە مجتمعی مەدەنی یەکەمین جار کە چۆتە پەیرۆ پرۆگرامی یەکێتی من بردوومە کەلیمەی ئەلمانێت من بردوومە دە پەیرۆ پرۆگرامی یەکێتی سیامین کۆنگرا پەیرۆ پرۆگرامەکە من سەرپەرشتم کردەوە دیباجەکەشی من نووسیومە ئەوەی بە من کراوە لەسەر ئازادی لەسەر دیموکراسی لەسەر مەدەنیەت لەسەر مافیژن لەسەر ڕۆشنگەری لەسەر سکولاریزم لەسەر ئەم چەمکانە منێنەوەمەتە ناو ئەدەبیاتی یەکێتی و من ڕەواجم پێداوە لە ناو کوردستانە ئەو چەمکانە باشە ئەمە یعنی کەسێک ئەمانەی پێ بکرێ هیچی پێ نەکراوە هیوایە لە حیاتی هیچی نەکردووە دوو تاری نووسی شانەزی پێوەکە حەقی خۆیەتی دی باشە ئەمە هەموو چەمکە ئەم هەمە ململانیەیە کورکاکە خەتەر لەسەر ژیانم لەسەر ئەو فکرەیە بوو لەسەر ئەو فلسفەیە بووە خەتەر لە ژیانم دوو جار لەسەر ئەلمانێت خەریک بۆ بمکوژن کورەخوا بیگری ئەو کەسی پێی وایە هیچم نەکردو ڕاستی شێتی کرد لەو کاتە ئەمە شێتی ئێسای بینی مستەقبەلی بەشێگە تحلیلی خۆت هەڵیگرە بۆ جارێکی تر گۆڕان ئێسای بینی چی لاتوە پێم ناخۆشە وایان بەسەر هاتووە و پێشم ناخۆشە بکەونی گیانی یەکتر مستەقبەلەکەی چۆن نەبینی هەر دوو لاشیان ئەزانن من ئەم ڕێئیمە نەکەونی گیانی یەکتر و من ئەمزانی گۆڕان تووشی ئەم کێشانە بێ کۆن زانی و بەجارێکن جەنەبی مامدلال لێ پرسی وتی مەلا وەختیان ئەوە 25 کورسیان هێناوە تۆ پێ دوایە ئێمە برەو چ ئەڕێن لەگەڵ مامدلال هیچ خەبەر نەبێت تەحملکە وتی بۆ وتم بابە مامدلال ئەمانە بە پروپاگاندە و بە حەملە لەسەر ئێمە و لەسەر پارتی ئەم خەڵکە لە دەوریان کۆوت وتم مامدلال ئەمانە ئایدۆلۆجیەتیان هەیە ئیش لەسەر سایکۆلۆجیە دەکەن وتی وتم مامدلال ئەم خۆت هەناسی کاگنیشتوانە ناسی گەرمە بێ و سادیشە بێتەوە وتی وتموانی لە دەوری کۆبوونەتەوە تاسەر لە دەوری نابن مامدلال ئێمە ئۆرگانەکانمان هەیە جەنابەتمان هەیە مێژوومان هەیە ئیزلەغمان هەیە هێزمان هەیە پارەمان هەیە علاقاتی سوسیال ئینتەرناسیۆناڵی دنیامان وتم پەلەنەکە باوەڕکە مامدلال خۆی ناوی نابوو ترکەڵک ئەویت ئەمە ئینیا وتم مامدلال ئەمە نامێنێ ئەم گۆردۆخە بەس کاتی ئەوێ من ئەمزانیە وای لێ ئێستا وشکە کەڵەکەکەی گۆڕان ڕووخا لە 25 کورسیانەیە تووشی کێشەی زۆر گەورە بوون تووشی زۆر گەورە بوون چوار گۆڕانە بە عملی بەداخ چوار ئەی چۆن ئەو لەولاوە زوتنووی گۆڕانی گردەکەی کوردسات لەم لاوە گردەکەی ئەسڵ وایە کە کوردەکانی کارۆشتان سەربەرشەکان لەولاوە کاغالی حەمە ساڵحیش جۆگەڵەیەکی لێ کردوێتەوە کاتی خۆی کا قادری حاجی علی و کاک عوسمانی حاج محمود ئەمە دوو پیاوی گەورە بوون تا ئێستش کاک عوسمان تەسیری لە ساحەکە دیارە چۆنی ڕێزی خۆی پاراستووە بۆچی دایم قسەکانی تۆ بەشێکی زۆری گۆڕان و بەشێکی کەمیکێتیش قەڵسە بن و یەکسەر ئەکەونە وێزەی تۆ ئاوا قسە بکەین لەبەرەوەی لەولاوە گۆڕان با من قسەیەک فەرموو دوو مانگ لەمە بەر لێرە مەجموعەی نووسەرم داوەت کردبوو کاک ڕەوویەگەرد هیوا قادر هەڵکەوت عەبدوڵڵا ڕێبینی ئەحمەد هەردی و
بۆ ئازاد بەرزنجی ئەمانم داوت کرد ڕێبین وتی من ئەمەوێ قسەیە بکەم نامەوێت لە بینوسم و بیڵێم کاک ڕێبین وتی ڕۆژێکان 25 کورسەکەیان هێنابوو یەکێتی گۆڕان وتی وتمە کاک دشوان پێ دوایە مستەقبل بەرەو چوو ئەڕاوە 25تان هێناوە دوای ئەوە چییە بە یەکێتی بەرەو ئینیهانە ڕاوتی بینە وتی بۆ وتی لە بڕی مەلا بەختیار لەوێ وتی یعنی چی وتی مەلا بەختیار بە پێی وەسایقی حکوومەتی عێراقی خەبیرە لە تەنزیمات هەڵی ئەسێنێتەوە وتی مستحیلە ئێمە بتوانین گرەوەکان لێبەرینەوە باشە ئەمە قسەی کاک ڕێبینە کە لەو مەجلیسی نووسەرە باسی کردووە بڕۆن وەسایقی استخباراتی عێراقی خوێن چۆن باسی منەکە حەز ناکەم ئەم قسەیە بکەم بەڵام وەڵڵاهی ئەبێ بیکەم باشە چونکە هەندێک جار غەدر زۆر ناخۆشە لە مێژووە 4 ساڵەمەوە بەروەفدێکی باڵای ئێران هات کێ سەرپەرشتیە کرد ئاغای هاشمی ئاغای هاشمی کێیە شخصی چوارەمی وەزارەتی ئیتڵاعاتی ئێرانە 11 کەسی لەگەڵ بوو کێ هێنای بۆ لای من کاک یاسینە ڕەش کە ئێستا لە علاقاتی ئێرانە باشە ئەو 11 کەسەی کە هێنابوویانن لە ئیتڵاعات یەکەمین جاریان بوو بیانێنن سلێمانی و هەولێریان پێ بناسیێنن هاشمی لە تەنیشت من دانیشت ویستە ماوە وتی ئەغەیون بە فارسی وتی ئێوە مەلا بەختیارە ناسن هەمویان وتیان بەڵێ ناومان بیستووە و کتێبەکانی ئەزانین و واواوە وتیان ئەوە ناڕێم وەکو خۆی ئەی ناسن مەلا بەختیار لە مێژووە چی بووە وتیان ناوەڵە دەوتیان بە وتی با بۆتان باسکەم وتی جێگیری سەرۆکی مخابراتی عێراقمان برد بۆ تاران 2 مانگلماندایەوە هەرچی پرسیارە هەبوو لەسەر عێراق لەسەر کورد لەسەر کوردستان لێمان کرد یەکێک لە پرسیارەکان وتی لێمان پرسیە وتمانە ئێوە لە شۆڕشی کوردستانە لە ناویەکێتی لە چێ ئەترسان وتی لە مەلا بەختیار وتی وتمانە بۆ ئەی مامجەلال ئەی نەوشیروان ئەی فڵان ئەی فڵان وتی نا ئەوانە ڕاستە پیاوی گەورە بوون بەڵام مەلا بەختیار خەبیری تەنزیمات بوو 3 جار تەنزیماتی یەکێتی و کۆمەڵەمان هێنایە سەر سفر مەلا بەختیار بەنهێنی هاتە سلێمانی و چۆ هەولێر هەڵیەسانەوە وتی ئالەوە ئەترسین ئێمە لە چەک و لە ئەمکانێت و لە شەڕ نەئەترسین باشە یعنی من حەز ناکەم ئەمە باسەکەم لە یعنی خەڵک تەفسیرێکی خراپی بۆ بکە بەڵام ئازاری قسە خراپەکان ئەوە ناخۆشە پێ و ناچارە بێ بگەڕێتەوە بە ئەو قسانە کە ئەوە کاک یاسین ماوە بچندی بپرسن ئەم خەبیری ڕێخستنە بۆ دانیشتووە بۆ دانیشتووە بۆ ڕێخستن ناکە تااقەت نەما هەڵوێستم هەیە دانەنیشتوم ئەگەر هەڵوێستم پێش ڕێخستن دروستەکەی تۆ بە هەڵوێست بە ئاسان مەزانن کاک بەختیار هەڵوێست باسی خەبیری ڕێخستن بەڵێ ئەم خەبیری ڕێخستنە دەرفەت بێتە پێشەوە تەنزیمەکەیتەوە لكل حادث حديث بڵێ يعني بۆ هەموو ڕووداوێک بڵێ قسە هەیە قسەکەمان پێ ناڵی جارێت چاوی ڕووداوەکەی فەلەم چییە سوپاس دەکەم سەرچاوکان چۆن بوو مرتاحبی تۆ هەموو جارێ باش خوتوکەمە دەی